بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن سڵاوی گەرمی ئەمەتان پێشکەش بێوەم کاتە و هەموو کاتێکتان باش. من ڕاست کاکە محمود بە یارمەتی هاوکارانم ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی باس و خواستان پێشکەش دەکەم. لە باس و خواستی ئەمڕۆماندا باز لە گرنگی نەرمونیانی لە ژیاندا دەکەین. ئێوەی بەڕێزیش هەر پرسیار و سەرنجێکتان هەیە دەتوان لە ڕێی پەیجی پەیام تیڤی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پرسیار و سەرنجەکانتان بنێرن و منیش لێرەوە ڕاستەی میوانەکەمی دەکەم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ خوای گەورە خۆی نەرمونیان و بەبەزەیە و هەمیشە کەسانی نەرمونیانی خۆش دەوێن. هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ نەرمونیانی لە هەر شت و کاروبار و قسە و گفتارێکدا هەبێ جوانی دەکات و لە هەر شتێکیشدا نەرمونیانی هەڵگیرا و بوونی نەما ئەو شتە قێزەون و ناشرین دەبێ با خۆشی جوان بێ. هەروەها جارێک وەفدێک لە شاری کوفەوە هاتنە خزمەتی پێغەمبەری خوا و یەکێک لەو کەسانەی کە دواتر بووە یەکێک لە سەحابی باشەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئامادەی نێو ئەو وەفدە بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی تۆ دوو سیفەتت تێدان کە خوا و پێغەمبەرەکەی ئەو سیفەتانەیان خۆش دەوێن، یەکێک لەوانە لەسەرخۆیی و پاشان نەرمونیانیەکەتە. هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت خوای گەورە ئیرادەی خێری بە هەر کەس و خێزان و کۆمەڵگە و تاقمێک هەبێت ئەوان نەرمونیانیان دەکەم. لەم بەرنامەیەدا بزانی نەرمونیانی چییە و چۆن کارەکان و گفتار و قسە و ڕەفتارەکانی ڕۆژانەمان دەڕازێنێتەوە تا چەند دەبێ هەر کەسێک لە ئاستی خۆیەوە بەرامبەر بە کەسانی ژێردەستەی خۆی، باوک بەرامبەر بە خێزان و خێزان بەرامبەر بە پیا و هەردووکیان بەرامبەر بە منداڵ و منداڵ بەرامبەر بە دایک و باوک، کار بەدەست و دەسەڵاتداران چۆن بەرامبەر بە ژێردەستەکانی خۆیان، مامۆستا بەرامبەر بە گوێگر و بە قوتابی خۆی چۆن پێویستە نەرمونیان بن. گرنگی و بەرهەم و سوودەکانی نەرمونیانی لە دنیا و دوا ڕۆژدا چین، ئاسەوار و کاریگەریەکانی نەرمونیانی لەسەر تاک و کۆمەڵگە چۆن ڕنگ دەدەنەوە و چۆن پیشاندەری نەرمونیانی ئەو مرۆڤن لای خەڵکی دیکە. بۆ قسەکردنی زیاتر لەسەرم پرسە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عوسمانکانی کوردەیی زانای ئاینیم کردووە کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرە و میوانی بەرنامەی باس و خواز دەبێ. وەک دووبارەشی دەکەمەوە ئەوەی بەڕێزیش هەر سەرنج و پرسیارێکتان هەیە دەتوان لە ڕێی پەیجی پەیام تیڤی کە لەسەر شاشەکەش نووسراوە پرسیار و سەرنجەکانتان بنێرن. مامۆستاگیان سڵاوی خوای گەورەت لێبێ و زۆر سپاس بۆ ئامادەبوونت. وعليكم السلام ورحمة الله وبركاته. خوای گەورە پاداش جەنابیشتان داتەوە. زۆر سپاس مامۆستاگیان. سەرەتا پێم خۆشە بزانم نەرمونیانی چییە و بە چی دەگوترێ نەرمونیانی؟ بلى. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله سيدنا محمد وعلى آله وصحبه ومن والاه. خوای گەورە پاداش داتەوە بۆ دەرفەتە. زۆر سپاسان دەکەم. معلومە کە نەرمونیانی و لەسەرخۆیی دوو سیفەتی جوانن، دوو سیفەتن هەر کەسێک هەڵگیری ئەو دوو سیفەتە بێ بەڕاستی ئەو ئینسانە پێی دەڕازێنرێتەوە، پێی جوان دەبێ. نەرمونیانی واتە لەسەرخۆیی، واتە تووڕە نەبوون، واتە هەڵنەچوون، واتە لە کارێکەوە ئینسان ئەو دوو قسەیکەوە بە هەڕەشە و گوڕەشە و بە هەڕووجیف دەکرێت دەتوانێت بە نەرمونیانی بە لەسەرخۆش قسەکان بکەی و یان هەڵوێستێک بنوێنی یاخود نووسینێک تۆمار بکەی یاخود کۆمنتێک لە هەر جێگایەک بنووسی دەکرێت بە نەرمونیانی بێ. ئەو نەرمونیانیە بەڕاستی وەکو هەوێنی ناوشیر وایە، کاتێکەوە شیر هەڵدەبزرچێ هەوێنەکەی هەڵبزرکاوە، هەوێنەکەی تێکچێ، بەڵام ئەگەهات و ئینسانی ئیماندار بەو ئەخلاقە جوانە کە ئەخلاقی نەرمونیانی و لەسەرخۆییە تێیدا بەرجەستە کرا، ئەو ئینسانە وەکو ماستێکی مەیوی لێدێ، وەکو ماستێکەوە سوودی هەبێ بۆ دەوروبەری خۆی بۆ هەموو مسلمانان. معلومیشە کە نەرمونیانی سیفەتێکی ئەوەندە گەورەیە، هەموو بڕگە و هەموو بابەت و هەموو قوشبنێکی ئەم ئیسلامە، هەموو ژیان و سیرەی و سەربردەی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم پڕە تۆمار کراوە بە نەرمونیانی، بە لەسەرخۆیی، بە هادی، حتا لە شێوازی ئوسلوبی منازەرە و گفتوگۆ و قسەکردنیش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەرخۆ بووە، بە شێوازێکی وا بووە دەنجی هەندە تون نەبووە کە خەڵک لێی بێزار بێەوە هەندە بەڵی ئیش نەبەکە تی نەگەن. بۆی بەڕاستی نەرمونیانی بە شێوەیەکی گشتی لە ناو بێباوەڕانی شتێکی محبوبە، لە ناو ئینسانی نائیمانداری شتێکە مەطلوبە و داواکراوە و پێویستە لەسەر هەموو تاچێکەوە نەرمونیان بن. و بەداخەوە ئەو تونند و تیژیانێکەوە خەڵکان ڕۆژانە ڕوبەڕووی دەبێتەوە
لەوانەیە لە ئەنجامی توندوتیژی و لە ئەنجامی ئەعسابێک لە ئەنجامی تووڕەبوونی شتێک بێ خوا نەخواستە لە باتوێکەوە لە سەرخۆی و هادیئی و هێمنی کارەکان جێبەجێکەن لەوانەیە بە پەلەپەل و بە لە هەل و هەڕەشە و گوڕەشە یاخود تا لە فەنی سیاقە و لێخوڕین و سواربوونی سیارە ئینسان دەتوانێت لە سەرخۆ نەرمونیان بێ بۆیە خوای رب العالمین دەفەرمێ وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما خوای پەروەردگار سیفەتی جوانی بەندە ساڵحەکانی خۆی بەیان دەکات دەفەرمێ عباد الرحمن چێن الذين يمشون على الأرض هونا ئەوانن کەوا بە وەکو دەڵێ بە ملکەتی لەسەر زەوی دەڕۆن نەک بە لووتبەرزی وەکە دەژڕۆن شەقاوەکانیان گچکە دەکەنەوە بە شەرم و بە شکۆ و بە حەیا و بە نەرمونیانی دەڕۆن و ئەگەر خەڵکێک تانە و تەشەر و تعلیقێکشی لێدان هەڵناسن جوابی نادنەوە یەکسەر سەلامی دەکەن قالوا سەلامە یعنی ئاشتی بەرپا دەکەن لە ناو خۆیان لە ناو غەیری خۆیان واتە ئینسانی ئیماندار وەکو پێغەمبەر دەفەرمێ کەلغەیث ئەینەما وەقع نەفع ئینسانی ئیماندار وەکو باران وایە لە هەر شوێنێک بکەوێتەوە سوودی خۆی هەیە ئەگەر بۆ بێ باوەڕش بێت بێ ئینسانی ئیماندار لەسەرخۆ بێ نەرمونیان بێ خۆی بەڕازێنێتەوە بە ئەخلاقی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەڵێ زۆر باش مامۆستاگیان بە بچینە خزمەتی قورئانی پیرۆز و فەرمودەکانی سەروەرمان صلی الله عليه وسلم بزانین ئەوان چۆن باسییان لە نەرمونیانی کردووە یا چۆن هانی ئێمەیان داوە کە وەکو چۆن خوای گەورە و پێغەمبەرەکەی هەمیشە نەرمونیان و لەسەر خۆ و بە حیکمەتەوە وەکوڵێ کارەکانیان ئەنجام داوە چۆن هانی ئێمەشیان داوە کەوا هەڵگری ئەوان بین یا شوێن کەوتوی ڕاستەقینەی ئەوان بین. بەڵێ خوای پەروەردگار لە سوورەی ئالی عیمران لە ئاەتی 215 دەفەرمێ فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. خوای رب العالمین باسی حاڵی حکایەتی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم کە چۆن بۆ پێغەمبەری خوا دەفەرمێ ئەگەر تۆ کەسێکی دڵڕەق بوویایە خوا نەخواستە حاشە لە مەقامی پێغەمبەری کەسێکی تند و تیژ و تونڕە بوویایە کەسێک بووایکەوە هەڵگری بغڵ و چینێکی زۆر بیایی لانفضوا من حولك ئەو خەڵکەی کەوا لێت کۆبووتەوە هەمووی پەرتەوازە دەبوون پەرەگەندە دەبوون بەهۆی چی بەهۆی تند و تیژەکەتەوە بەهۆی تووڕەوتەنگاویەکەتەوە بەڵام بەهۆی نەرمونیانیەکەت بەهۆی لەسەرخۆیەکەت بەهۆی عەفو پەروەریەکەت کەوا تۆ کەسێکی عەفو دۆست بووی کە لە زیکرەکانی شەوانی قەدر اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا کە ویردی پێغەمبەری بۆ صلی الله عليه وسلم کەسێک بێوێ خوا بیبەخشێ دەبێت خەڵک ببەخشێ کەسێک چاوی لە ڕەزامەندی و بەخشندەیی خوا بێ دەبێت لە دنیادا لە خەڵک ڕازی و خەڵک ببەخشێ. جا بۆیە ئاەتمان زۆر لەو بارەیەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەدیثێ لەو دەربارەیە کە دەفەرمێ إن الله رفيق يحب الرفقة خوای رب العالمین نەرمونیانە و هەروەها نەرمونیانیشی خۆش دەوێ واتە ئەگەر تەمەشای حکومەکانی قورئان دەکەی لە دەستنوێژ ڕابگرە لە دەستنوێژ کە تەهارەیە و ئەوانەیە لێ ڕابگرە تاوەکو کۆتایی بە فیقی ئیسلامی هەر هەمووی نەرمونیانیە دەفەرمێ ئەگەر ئاو دەستکەوت بە ئاو دەستنوێژ پشڕ ئەگەر ئاو دەست نەکەوت بە تەیەموم ئەگەر تەیەموم نەبوو یعنی خوای رب العالمین هەندە ئاسانکاری داناوە يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر لە هیچ حکمێکی ئیسلامیدا حتمیات نییە. خوای رب العالمین دەفەرمێ لە مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بوون ئەگەر نەخۆش بوون دوای ڕەمەزانە بە ڕۆژ بوون یان ئەگەر مسافر بوون دوای ڕەمەزانە بیگرنەوە کەواتە ئەو وسعەتی لە دینی ئیسلامەتیدا هەیە لە ناو قورئان کە بە بەرجەستە کراوە بەڕاستی زۆر زۆرە و خەڵک ئیستیغنای کردو لەوەی کەوا پێویستی بە هیچ دینێکی تر هەبێ بە هیچ ڕێنماییەکی تر هەبێ جگە لە قورئان و فەرموودا وەکو پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم تركت من بعد ما إن تمسكتم بهما لن تضلوا أبدا دوشتم بۆ بەجێهێشتن دوای خۆم ئەگەر دەستیان پێوە بگرن قەت گومڕان نابن قەت سەر لە شێوە نابن یەک قورئان دوش فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە ئیسلامەتی پڕە لە نەرمونیانی و پڕە لە سیفەتی لێبوردەیی و سیفەتی ئاشتی وەکو ئاەتی کە باسمان کرد وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما معنای ئەوەیە ئەگەر نەک لەگەڵ ئیماندارێک نەرمونیان بی نەک لەگەڵ خێزان و مناڵ و کچ و کوڕ و باو و دایکی خۆت نەرمونیان بی ئەگەر خوای رب العالمین دەفەرمێ ئەگەر جاهیلێک ئەو جاهیلە بە معنای کافر دێ یعنی غەیرە دینێک کافرێک مولحیدێک منافقێک حاشە لە ڕووی جەنابتانە ئەو بەڕێزانە ئەگەر قسەیەکی نەشیاوی شکرد نابێ ئینسانی ئیماندار دابەزێتە ئەو ئاستە نزمەی ئەو بێباوەڕەی تێدایە جوابی داتەوە کە جوابی دایەوە هەردووکیان دێنە یەک ئاست و یەک مستەوە و هەروەها یەک لە زانایان یەک لە پیاوچاکان کە حەبیبی کوڕی حجری قەیسیە
دەڵێ ما أحسن الإيمان بزينة العلم دەڵێ ئیمان چەندە گەورەیە بەڵام بە علم گەورەتر و جوانترە و هەروەها علم چەندە گەورەیە بە عەمەلەوە ئەوەندە جوانترە عەمەلیش چەندە گەورەیە بە نەرمونیانی ئەوەندێکە گەورەتر دەبێ ئەنی کەواتە ئینسانی ئیماندار پێویست نییە هەر عالم بێ پێویست نییە هەر عامل بێ دەبێ عالم بێ عامل بێ و هەروەها ئیشکەر بێ لە ئیشەکانیشی دەبێت نەرمونیان بێ و لەسەرخۆ بێ ئەو نەرمونیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە هەی بووە ئێمەش بەرجەستێ بکەین ئەو جوانیەکەوە بە نەرمونیانی دەست دەکەوێت بەڕاستی بە تووڕەبوون و بە تونند و تیژی و بە هەڵەداوی و بە پەلەپەل بەڕاستی قەت بەرجەستە ناکرێت زۆر باش مامۆستایان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ نەرمونیانی لە هەر شتێکدا هەبێ جوان و ڕازاوی دەکا و بە پێچەوانەشەوە لە هەر کارێکدا هەڵگیرا ناشرین و بێزراو دەبێت کەواتە نەرمونیانی چۆن کار و گفتار و قسە و بۆچوون و هەڵبێستەکانی ئێمە دەڕازێنێتەوە ئەوە ئەو وەکوڵێ فەلسەفە و حیکمەتەیە ئەو نهێنیە چییە کە نەرمونیانی وای کردووە زۆربەی کار و کردەوە و قسە و گفتاری ئێمە بڕازێنێتەوە بەڵێ نەرمونیانی لەبەر ئەوەی کە بەروبوومەکەی گەورەیە هەم لە دنیا هەم لە دوا ڕۆژ بە واتایی کەسێکەوە نەرمونیانە هەم بۆ خۆی سودمەند دەبێ و هەم خەڵکی غێری خۆشی لێ سودمەند دەبێ با باوەڕدار بێ با غێری باوەڕداران بن هەمووی هەر لێ سودمەند دەبێ بۆیە لە دنیاش بەم شێوازە خوای ڕەب العالەمین پاداشە نەداتەوە و لە دوا ڕۆژیش پاداشە نەداتەوە ئەو هەموو کێشە و گرفتەیکەوە ڕۆژانە ڕوبەڕووی کۆمەڵگای ئێمە دەبێتەوە بەهۆی تونند و توژی و تووڕەوتەنگاویە بەهۆی ئەوەیە کە خەڵک لێبوردە نیە خەڵک سینەفراوان نییە خەڵک سیر دەکەی بەداخەوە مسلمانە بەڵام لەگەڵ یەک بغڵ و غەرەزی هەیە ڕقوچینی هەیە بەرامبەر یەکتری جا بۆیە ئەگەر هاتوو ئینسانی ئیماندار نەرمونیان بوو وەڵی بێ باوەڕەکانیش لێی سودمەند دەبن ئەخلاقە جوانەکەت وا دەکات خەڵک مسلمان بێ پیاوێک هات لە شاری بێ باوەڕانەوە بەرەو شاری باوەڕداران شاری مەدینەی پیرۆز هات بۆ ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوێ گوتی ئەینە محەممەد لەکوێیە وتیان ئەو لە ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ پیاوەکە لیان پرسی بۆ چە هاتووی فەرمی وەڵڵا هاتووم بیکوشم لە ناوی ببەم چۆن دینی با و باپیرەمان ڕەت دەکاتەوە دەڵێ ئەسحابە بەڕێزەکانی پێغەمبەری خوش پێچایانەوە پەلبەستیان کرد وتیان چۆن دەبێت و ئەو بێ ئەدەبێ بکەیت لە ماڵی پێغەمبەر و لە ماڵی خوا و لە مزگەوت و لە شاری مسلمانان کاتێک بانجی پێغەمبەری خوایان کرد صلی الله عليه وسلم فەرمیان ئەی پێغەمبەری خوا ئەو پیاوە هاتووە بۆی بە قەسدی کوشتنی تۆ هاتووە شەهیدت کە خوێنت بڕێژی ئەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام واتە دینی خوا بکوژێنێتەوە واتە دژایەتی هەموو سەرزەوی بکە هەموو خۆشیەکان هەموو ئاشتەکان دەفەرمێ پێغەمبەری خوا لێ پرسی باشە لەو ڕێ دوورەیەوە هاتووە ئەدی نان و ئاوی خواردووە ئەدی ئێوە پرسیاتان لێ کردووە نان برسیە برسینیە ئینسانە بۆ بەستاوتانەوە بڕۆن بیکەنەوە دەڵێ بەو نەرمونیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوایە داوای لێ کرد کە ئیمانی بێنە ئیمانی نەهێناوە پیاوە وتی ئەگەر ئینکارم لێ بکەن زۆری و ئیلحاح ئەوە من مسلمان نابوو دەڕۆمەوە ڕۆژ لە نیوەی ڕێگا گەڕایەوە هاتەوە وتی ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أنك يا محمد رسول الله وتی هەر خوای ڕەب العالەمین خالقەوە تۆش نێردراوی ئەوی لەبەر ئەوەی کەوا بەڕاستی نەرمونیانیەکەت جێگای ئەوە بکە ئینسانی ئیماندار پێی باوەڕ بکە جا ئێمە ئەوڕۆ نەرمونیانی زیاتر دروشمێکە شعارێکە بەرزکراوەتەوە بەڵام بەداخەوە لە بواری کردار و جێبەجێکردن و بواری عەمەل زۆر بە دەگمەنە کارێکی زۆر لەوانەیە شاز و نادیر بێ لە ناو ئێمەدا نابیندرێ خەڵکانێک هەیە الحەمدوللا لێبوردەیە سینە فراوانە زاری وایە لە حادیسەی هات و چۆیە ڕووداوێکی هات و چۆخ و پێکیاشانێکە عەفو دەکا بەڵام زاری وا هەیە دوو لە ڕووی جەنابتان ئەگەر لە مریشکی ماڵێک بدەیانێ عەفوت نەکەن بۆ لەوانەی خەڵکانێکە من بەڕاستی فێری لێبوردەیی نەبوون و لەلایەن ئەو هەموو فشارێکە لەسەر هاوڵاتیانەیە بەهۆی نەبوونی بەهۆی فەقیری بەهۆی هەژاری بەهۆی ئەو هەموو قات و قڕ و قەیرانیکەوە هەیە خەڵک بەڕاستی هەمیشە لەسەر ئەعساب دەژیا هەمیشە لەسەر ڕق و فکری تۆڵەسانەوە و وای لێ هاتووە کە خەڵک بەڕاستی لەگەڵ خێزانی خۆی جاری وایە پێک نایەن جاروە لەگەڵ منداڵەکەی مامۆستا لەگەڵ قوتابیەکانی خۆی لەوانەیە تۆڵەی ئینتقام وەربگرێتەوە ڕوحی ئینتقامی هەبێ مامۆستا لەگەڵ تەڵەو لەگەڵ کار بەدەستەکانی تر ئیدی وای لێ هاتووە بەداخەوە پردی پەیوەندی مابینی گەورە و گسکەکان و دەسەڵات و بدەسەڵات ڕووخاوە بەهۆی ئەو تونند و تیژەیەوە ئەگەر کەسێک لە برسان بچێ قوتوە شیرێک بزێ لەوانەیە چەند ساڵێک
حەپز بکرێ و بگیرێ بەڵام ئەگەر بێت و کەسێک چەندین تاوان بک و قوت و بجێ هەموو وڵاتێک بخوا لەوانەیە کەس نتوانێت لە پشت چاو دوو برۆ هەیە بۆیە ئەو هەموو نائەدالەتی و نایەکسانی و نادادگەری وای کردووە کە خەڵک بەڕاستی هەمیشە تووڕە بێ هەمیشە تۆڵەی ئینتیقامی هەبێ هەمیشە فکری ئینتیقام و حەقسەندنەوەی هەبێ بۆیە بەداخەوە کەمتر وایە لە سڵح و ئاشتەواییەکان خەڵک بەبێ مقابل بخۆش ببێ ئیلا مقابلێک وەردەگرێ ئیلا شتێک وەردەگرێ و یان دیداتە دەست یاسا و قانون و محکەمە بۆ خۆی ئیشی خۆی بکە ئەگەر نا بەڕاستی ئەو سیفەتە وەکو سیفەتی مسلمانان لەناو ئەو ڕۆی مجتەمەعی ئیسلامی ئێمە بەڕاستی زۆر بەرجەستە ناکرێ بەداخەوە پێویستە بە خۆداچنەوە بکەین بۆ پێویستە لەگە خۆمان زیاتر نەرمونیامین تا بتوانین و ئەو سیفەتەکەوە هۆی ڕەزامەندی خوایە و بەدەستێنانی دوا ڕۆژە لە خۆماندا جێبەجێ بکەین واگە سیر دەکەی خوای ڕەب العالەمین باز دەکات لە بواری فەرمان بە چاکە و نەهی لە خراپە يأمرهم بالمعروف وينهاهم عن المنكر ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث ويضع عنهم إصرهم والأغلال التي كانت عليهم پیغمبر خدا صلی الله علیه و سلم که هات بو چهات و بو هات وکوا فرمان بچاکه بکا و نهی لخرابش بکا و هر وها حلال کرا وکان اوانه که خاون لیان حلال کا و پیسا حاشاک حرامي کا و هر وها دفرمه ويضع عنهم إصرهم وأو كوتو زنجيري كوا لدستيانه لقردنيان والأغلال كخواي قول بعض كده فرمي بوها تو كوتو زنجيري كان بشيني زحمتي كان كاتا الرحمات برزايا كام كاتا تختاي هوراز كام كاتا نوياي بوي كوا خلق بأساني بجيا خلق بإكساني بجيا بلان بداخل وبهوي دوربون من له لا آيني إسلام و توشي تنتيجيش دبين وتوشي نا عدالتي توشي نا نادادگەری دەبین بەڵام بەگەڕانەوەمان بۆ حکامەکانی ئیسلام دەتوانین ئەو سیفەتە جوانە هەم زیندوو بکەینەوە و بەڕاستی لە هەر کەسێکدا هەبێ ئەو سیفەتە ئینسان پێی جوان دەبێ ئەگەر بێ باوەڕیش بێ و سیفەتی نەرمونیانی لە هەر ئیماندارێک دەربێنی بەڕاستی ئەو ئیماندارە پێی ناشرین دەبێ ومعلومیشە دینی ئێمە دینی وەسەطیەتە وكذلك جعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس ويكون الرسول عليكم شهيدا خير رب العالمين فرمي أي إنجو من أو هذا الرسول وسطيات وأتا نإفراط ونتفريط نتنرو تجروا نشل رويشة بوشو هذيك وسطيات به وأتا نواب تنزل في وديار به ونا تعداشت في وديار به اخواننا خواسته دبي صفتي ایمان دارن اويا نرمونياني ولا سر خوي زۆر باش مامۆستاگیان با حاڵی نەبن کە نەرمونیانی دەبێ ئینسانی ئیماندار بەڵێ مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژیانی تایبەتی خۆیدا هەمیشە بە زەردەخەنەیەک بە نەرمونیانی بە قسەی خۆش وەڵامی قسە و توانج و تانە و تەشەر و تەنانەت بوونە زەبری دەست و لێدانی دوژمنەکانیشی داوەتەوە و هەمیشە نەرمونیان بووە چۆن ئێمە لە بەرامبەر کەسانێکدا کە نزیکی خۆمانن دۆستی خۆمان وەکو دوژمنەکانی پێغەمبەر نین قسەیەکمان پێدەگوترێ بۆ منە لێدانێکی کەم یا بۆ تانە و توانج و تەشەرێکمان بۆ هەڵدەبەسترێ گەورەترین ئیهانە و سوکایەتی و کاردانەوەمان دەبێت چۆن ئێمە لە بەرامبەر هەڵەی دۆستان و کە سوکاری خۆماندا یان بەرامبەر بە نزیکەکانماندا چۆن ئەم ڕێڕەوەی پێغەمبەری خوا پەیڕەوی بکەینەوە وەکو چۆن ئەم ڕێبازەی پێغەمبەری خوا زیندوو بکەینەوە و هەمیشە نەرمونیانی هەڵبژێرین بەسەر کاردانەوە و تووڕەبوون و هەڵچوونەکانماندا. بەڵێ ئەگەر تەماشای ژیانی سەروەری پێغەمبەرمان دەکەین صلی الله عليه وسلم کە دەفەرمێت تەبەسومک فی وجه ئەخیکە صەدەقە واتە گرژینەوە تەنها گرژینەوە نەک پارەی پێ ببەخشی نەوەک لە شتێک عەفوی بکەی نەوەک لە ئیمتیازاتێکی زۆر بەشداری بکەیت تەنها گرژینەوەیە کە هیچ پارەی تێ ناچێ هیچ ماندووبوونێکی پێوە نییە تەبەسومک فی وجه ئەخیکە صەدەقە وەڵڵاهی بە پێکەنینێکی زەردەخەناویەوە لەگەڵ برایەکت سەدەقەیەکت بۆ بنووسێ وڵا لەگەڵ خێزانەکەت دوو جارە لەگەڵ مناڵەکەت دوو جارە لەگەڵ دەوروبەرەکەت بە هەمان شێوەیە و خوای رب العالمین دەفەرمێ وجادلهم بالتي هي أحسن کەواتە ئەگەر لەگەڵ ماڵ و منداڵ و مسلمانان ئەو هابین تەبەسوممان هەبێ و عەفومان هەبێ بەڵام دەفەرمی وجادلهم بالتي هي أحسن ئاگادار بین لەگە غەیرە مسلمانان و بێ باوەڕەکان دەبێ بە ئەحسەن نەک بە حەسەن بە ئەحسەن بە اسم تەفضیل دەبێت زۆر زیاتر نەرمونیان و لەسەرخۆتر بین خوا نەخواستە بەهۆی ڕەفتارە ناشرینی هەندێک لە مسلمانان خەڵک لە دین دەتۆرێ بۆ لەبەرەوەی کەوە بەخشندەیی لێبوردەیی نەرمونیانی پێوە دیار نەبووە بەڵام کاتێکەوە دەبینی کەسێک لە کەسێک دەبروت چەند پێی گەورە دەبێ
وما زاد الله بالعبد عفوا إلا عزة. خوي رب العالمين ببندكاني خوي إلا عزيزي وقوري وسربرزي زياد دكا كسك وكسك عفو دكا لترسى النية لبر رزامندي خوي رب العالمين يا وكو باس ما كركا باواتي نقن خوانا خواستا نرمونياني ببيت معي الزليلي خوي رب العالمين صفتي أصحاب كاني بيغمبر باز كده فرمي أذلة على المؤمنين بلام أعزة على الكافرين. شون بون هاولا كاني بيغمبر إخوة صلى الله عليه وسلم ده فرمي لقر يك زور نرمونيان بون زور لسر خوبون قسيان بيغ ندبري وقسيان بيغ ندقوت دمشا نوك كومنت تشير وتكفير وتفسيق وتفزير أوشتاني بو بكابل ولا أو فاجر أو فاسق أو كافر أو مشرك أو هايا أو هاريز نبوة قسەشان بە یەکتری نەدەبڕی تاوەکو منازەرە و گفتوگویەکان تاو نەبێ دەست یەکشیان بەرنەدەدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وا بووە ڕووی لە خەڵکی وەرنەگێڕاوە جا بەداخەوە ئێمە ئەوڕۆ لەوانەیە بالعکسمان کردبێتەوە عزة على المؤمنين أذلة على الكافرين لەگەڵ بێ باوەڕەکان جاری وایە زۆر ئینسان لەوانەیە مماطلە و نەرمونیانی پێوە دیار بێ بەڵام لەگەڵ باوەڕداران لە یەک کەلیمەی خۆش نابێ باوەڕ بکە لەوانەیە ئەوەندەی لە جنێ و تەشیری مسلمانان دەترسێ کە خوا نەخواستە کۆمنتێکت بۆ بنووسن یان پۆستێک لەسەدا بەزێنن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوەندە لە بێ باوەڕەکان ناترسێ کە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه و سلم المؤمن من سلم المسلمون من لسانه ويده. ئیسلام مسلمان کێیە؟ ئیماندار کێیە؟ خۆ ئیماندار ناسنامەنێ لە گیرفانمان بێ بڵین کاکە ئێمە مسلمانین و تەواو لە ماڵ لێی پاڵدەینەوە. نەخێر، ئیمانداری ڕاستەقینە مسلمانی تەواو ئەوەیە کەوا باوەڕداران لە زوبانی و لە دەستی ئەمین بن واتە بە زوبان باسی عیب و عار و غەیبەت و بوختانی بۆ نەکا و بە دەستیش غەدر و زوڵمی لێ نەکا. جا ئەگەر بێت و ئێمە ئیماندار ئەوڕۆ لە ناو خانەی دیوارێک یاخود شارێک یاخود گوندێک نەتوانین پێکەوە بژین سبەین چۆن دەتوانین قیادەی وڵاتێک بکەین، چۆن دەتوانین قیادەی جیهان بکەین. ئەو بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم توانی لە ماوەیەکی کەم لە ڕێگای یەک مینبەرەوە هەموو دنیا ئاشتی و سەلام تێدا بەرقەرار بکە. بۆ ئێمە ئەوڕۆ ناتوانین، بۆ ناتوانین کە لە ڕێ ئەو هەموو مینبەرەوە لە ڕێ ئەو هەموو کەناڵە ئیسلامیەوە لە ڕێ ئەو هەموو داعی و بانخوازەوە وەکو پێویست نەرمونیانیە یاخود لەسەرە خۆیە یاخود بەخشیندە و میهرەبانیە بەڵاوکەینەوە بۆ لەبەرەوەی لە پێشەوە بۆ خۆمان وەکو پێویست نەبووین. خوای رب العالمین دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا لم تقولون ما لا تفعلون. ئەی ئیماندارنە گوناحتان دەگاتێ کاتێکەوە بۆ خۆتان کارێک ناکەن بە خەڵکی دەڵێن بیکەن یان بۆ خۆتان کارێک ناکەن بە خەڵکی دەڵێن بیکەن. ئەوە تاوانە بەڕاست دەبێت ئاگادار بین پێی گچکە دەبینەوە. پیاوێک کاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دیارە پێغەمبەری خوا علیه السلام هەندێک ماڵی بە ئەمانەت لێ وەرگرتووە بە قەرز لێ وەرگرتووە کە هاتە لای پێغەمبەری خوا علیه السلام زۆر بە بێشەرمی زۆر بە شێوازێکی ناشرن ڕوبەڕووی پێغەمبەری خوا بۆ صلی الله علیه وسلم بەرۆکی مبارەکی پێغەمبەری خوای گرت و ڕای وەشاند فەرمووی ئەو حەقی لاتە بمدەوە. تاوای لێ هات پێغەمبەری خوای ئازاردا بەو شێوازە. ئەسحابە بەڕێزەکانی پێغەمبەری خوا لێی هەستان بۆی کەوە تۆڵەکەی لێ وەرگرنەوە. پێغەمبەری خوا فەرمی لێگەڕن ئین لصاحب الحق مقالە، خاوەن ماف وتەی هەیە داوای هەیە، لێگەڕن با قسەی خۆی بکە، لێگەڕن با چی هەیە بیڕێژێ ئەو ڕقەیکەوا هەیەتی. بۆیە ئیدفع بالتي هي ئەحسن ئەوەیە نەوەک کاتێکەوە پیا و عیبی نەبووە ئەو مسلمانە عیبی نەبووە تۆ عیبداری بکەی خوا نەخواستە یان ڕەخنەت لێی نییە بەڵام بتەوێت شتێکی لێ بدۆزی و عیبداری بکەی یان وای لێ بکەی کە خوا نەخواستە لە قالبی مسلمانان دەری ببەی. تەسەور بکە بەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئێستا دەیخوێنینەوە یعنی ڕێژەی پابەندبوونی خۆمان بەو بەدەردەکەوێ. پیاوێک کاتە مزگەوتی پێغەمبەری خوا پیاوێکی ئەعرابی هات دوو لە ڕووی جەناب تۆ ئەم بەڕێزانە لە ناو مزگەوتدا سەراوێکی کرد هەر لە ناو مزگەوتی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم و پێغەمبەری خوش مەوجود بێ و لە شاری مەدینەش بێ سبحان الله هەموو عەزەمەتەی کە یەک نوێژ معلومتە لە ناو مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە هەزار نوێژە ئەجر و پاداش دەکەی. ئەو پیاوە ئەعرابیە واتە نەخوێندەوار و نەفامە هات لە ناو مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەولێکی کرد. پێغەمبەری خوا علیه الصلاة والسلام ڕووی لێ وەرجێڕا وتی بە لێی تێک نەدەین. سەحابەکان تاویاندایە بۆی کەوا نەکەی ئەوە مزگەوت و جێی خواپەرستی و عیبادەت و ئیعتیکاف و جێی قورئان خوێندنەیە. پێغەمبەری خوا فەرمی لێگەڕێن مانەوەی دوو لە ڕووی جەنابتان ئەو پاشەڕۆی لەناو میزڵدانی و کلیەکانی ئازاری پێدەگەێنێ لێگەڕێن و دواتریش لەوانەیە
دەوروبەری خۆی هەمووی پیس بکە لێگەڕن تا ئەو پیاوە بە ئیسراحەتی خۆی قەزای حاجەتی خۆی جێبەجێ کرد. زۆر باشە بەڵێ مامۆستا باشە پێغەمبەری خوا پێی فەرموو کە کاکە تۆ هەڵەی ئەوە شوێنی عیبادەتە نەک شوێنی. بەڵێ دەفەرمێ من لە چرخی پێغەمبەری خوا و ئەبوو بەکردا هەمیشە شمشێرێکی هەڵکێشرا بووم لە خزمەتی ئەواندا بۆ بەرگری لە ئیسلام، بەڵام کاتێککە خلافە دەکەوێتە دەست خۆم پێویستە بەرامبەر بە ژێردەستەکانم نەرمونیان و بە بەزەیی بم، وادە شمشێرەکەم دەخەمە لاو لە بریەوە نەرمونیانی دەکەمە چەکی دەستم تا چەند دەبێت کار بەدەست و فەرمانڕەوا دەسەڵاتداران بەتایبەت لە هەرێمی کوردستان نەرمونیانی جێی ڕق و بغز و هەڕەشە و تۆڵەکردنەوە بگرێتەوە لەلایەن تا چەند پێویستە کار بەدەست بە چاوی یەکسان سەیری ئەندامێکی حیزبەکەی خۆی لەگەڵ هەر کەسێکی تری بێلایەندا بکات و هەمیشە بە نەرمونیانە وەڵامی ڕەخنە و گلەیی و پێشنیارەکانی خەڵک بداتەوە. بەڵێ لە سەرەتاوە باسم کرد تند و تێژی هاوڵاتیان لێبوردەییمان کە نییە تند و تیژین تووڕۆتەنگاوین بگرە زۆربەی زۆری تاوانەکەی دەگەێتەوە بە ئەستۆی حکومڕانەکانمان ئەوانەی کەوا حکومڕانی ئێمە دەکەن لەبەر ئەوەی کەوا ئەوان بۆتنەهۆی ئەو هەموو پاڵە پۆستۆی دەرونیکەوە بۆ ئینسانەکان دروست بووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمودەیەکی زۆر جوانی هەیە دوعایە دەیکا دەفەرمێ اللهم من ولي من أمر أمتي شيئا فشق عليهم فاشقق عليه. یا ربی خدا هەر کەسێک هەر پیاوێک هەر دەسەڵاتدارێک ئیش و کار و حکومڕانی ئومەتەکەی منی کەوتە بەردەستی فشق عليهم فاشقق عليهم یا رب العالمین. ئەگەر هاتو ئەو حکومڕانە ئەو دەسەڵاتدارە ئەم سەرکردەیە زەحمەتی و شتی ناڕێک و ناخۆشی بەسەر ئەو ملەتیدا سەپاند فاشقق عليهم یا ربی خوا تۆش بەسەریدا بسەسپێنەوە ئەو ناخۆشیە. و هەروەها فەرمووی ومن ولي من أمر أمتي شيئا فرفق بهم فارفق به يا رب العالمين. يا ربي خوايا هر کەسێک دەسەڵاتداری و حکمڕانی و جەڵەوی ئیش و کاری مسلمانانی کەوتە بەردەستی ئەگەر نەرمونیان بوو یا ربی خوا تۆش لەگەڵی نەرمونیان بی. بۆیە پێویستە گەورەی وڵات لە هەموو خەڵکی لێبوردەتر بێ لە هەموو خەڵک سینە فراوانتر بێ نەوەک بە جێقڵدانێکی تەسک بیرکاتەوە نەوەک بە بیری تەسکی حیزبایەتی تەمەشای هەموو جیهان دەوروبەری خۆی بکە نەوەک بە بەرژەوەندی کەم و کورتی دەوروبەری خۆی سەیری هەموو خەڵکی بکات دەبێت بە چاوی باوک دەبێت بە چاوی ڕاعی كلكم راع وكلكم مسؤول عن رعيته سەیری ئەو خەڵکە بکە. ئەگەر منداڵی خۆی برسی بێ چەندە گونەهبارە ئەگەر کوڕە هەژارێکی دەستقڵیشاویش برسی و بە هەمان شێوە مکەلەفە بۆی کەوا پێداویستەکانی جێبەجێ بکە. چۆن کوڕە گەورەکان سیارەی باشیان هەیە و خانوویان هەیە و مڵک و ماڵ و پارەیان هەیە پێویستە کوڕە هەژارەکانش بەو شێوازە پێداویستەکانی ڕۆژانیان دابین بکە. ئەگەر نا بەڕاستی ئەوان تاوانباری یەکە من بۆیە ئەو نەرمونیانە ئەو لەسەر خۆیە چەند لە ئێمە جوانە لە مسلمانان لە سەرکردە مسلمانەکان ئەوەندە جوانتریشە دەبێت ئەوان زۆر زیاتر لێبوردە بن. بۆ نمونە هەر لە کاتی جێژنەکان چەند ساڵە لەژێر دەسەڵاتی حیزبی بەحسی ستەمکاری گۆڕبەگۆڕ کە ڕۆیشتووە نەماوە هەموو ساڵە لە کات جێژنەکان عەفوێکی دەدا عافێک بۆوانێکەوە سڵحی عەشایریان کردو گردنیشان ئازا کردو حەق عام گرتوونی بەری دەدان هەموویان بەردەدان بەڵام نەوەک عەفو عام تەنها بۆوانە بدرێکەوە پیاوکوشی خۆیان بوون یان ئەوانەیەکەوە پیلانژێر و شەڕانگوێزی خۆیان بوون بۆن عەفو عام بدرێ بۆوانێکەوە تاوانبارم بۆوانێکەوە دەستیان ڕەش بووە سوور بە بە خوێن و ماڵی ئەم خەڵکە بۆوان عەفو عام بدرێ بەداخەوە ئەگەر بێت و لێبوردەیی و نەرمونیانی لە ئیمانداران جوان بێ لە سەرکردەکانمان بەڕاستی زۆر جوانترە و پێویستریشە. باشە مامۆستاگیان بۆچی لە ئێستادا بالمؤمنین ڕەئوف ڕەحیم بۆچی لە ئێستادا بەشێکی زۆر لە خەڵکی بەکار بەدەست و خەڵکی ئاسایی هەمیشە گرژ و مۆن و تووڕە و بەزەبرن وەکوڵێ نەرمونیانی لە گفتار و ڕەفتاریاندا دامینرێ هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە وە چۆن ئەم هۆکارانە بگۆڕین بیانکەین بە هۆکارەکانی دروستبوونی نەرمونیانی لە مرۆڤدا ئایا مرۆڤێکی گرژ و مۆن و تووڕە دەتوانرێ وای لێ بکرێت بێتە کەسێکی میهرەبان و نەرمونیان؟ بەڵێ هۆکارەکانی گرژ و مۆنی بەڕاستی تووڕە و توندی یان تووڕە و تەنگاوی بە هەموو شێوازێک زۆرە
یەکەمینیان دەتوانین بڵێن ناحاڵیبوون و ناشارەزابوون و ناپابندبوون بە شریعەتی ئیسلامیە. کەسێکەوە زۆر تووڕە و تون بێ بەڕاستی نیشانەی ئەوەی کە ئەو کەسا وەکو پێویست لە ئاینی ئیسلام حاڵی نەبووە. ئەگەرنا ئاینی ئیسلام دوورە لە تون و تیژی، دوورە لە ڕق و چینە و لە گرژ و مۆنی. ئەو فەرمودەی پێغەمبەری خوا کە فەرمی تەبەسسومکە فی وەجهی ئەخیکە سەدەقە، دینێک بێ تەنها پێ بکەنی بۆ برایەکی ئیماندارت خێرێکت بۆ بنووسێ، دەبێت ئەگەر چاکە لەگەڵ بکەیت چەندە خێرت بۆ بنووسێ. بۆیە بەڕاستی هۆکارەکان زۆر وەکو باسمان کرد شارەزابوون لە دینی خوا و لە سیرە و ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. و دواتریش ئەگە تەمەشا بکەین لە ژینگەی ئەو ڕۆی ئێمە لەو ژینگەی کەوە نالەبارە ژینگە هەتا هەوایەکەمان داوروبارەکەمان بۆتە هۆکارێک، هەتاوەکەوەی کەوا ژینگەیەکی لەبارمان نییە، ژینگەیەکی خاوێنمان نییە، بە بەردەوامی ئینسان هەناسە سوارە، ماندووە، ڕاکەڕاکێتی بۆ تاوەکو بە قوتی ڕۆژانەی ماڵ و منداڵەکەی ڕابگا، تاوەکو لە دەوام بێتەوە بچێت فریای پاسەوانیەکەی بکەوێت، لە پاسەوانی بێتەوە فریای بچێ نانەوایەکەی بک، بچێ کرێکاریەکەی بک، بچێ کەسابەتێک بکە، کەواتە ئەو ئینسانە بە بەردەوامی بیر لەوە دەکاتەوە چۆن خۆی بژێنێ، چۆن منداڵەکانی ڕازی بکات، چۆن جلوبەرگ بۆ منداڵەکانی پێ بێت. یعنی ئەو هەموو قەیرانە، ئەو هەموو فشارە دەرونی سەر دڵی ئێمە وای کردووە کە ئێمە ئاگەمان لە لێخوڕنی سیارەکەشمان نەبێ، لەوانەیە لە ترافیک کە گڵۆپی سوور پێ دەبێت لە باتی بۆسین پێ لێ بنین. بۆ ئەو ئینسانە ئاگاداری تەرکیز لای ئەو گڵۆپە نەبووە، لەبەرەوەی 50 کێشەی هەیە، لەبەرەوەی دەیان قەیرانی هەیە کە لەوانەیە کرێی خانووی نەدابێ، کرێی کارەبای نەدابێ، لەوانەیە کرێی داو دەرمان و دەرزی و عیلاجاتی پێ نەبێ، لەوانەیە چەندین کێشەی تری هەبێ. بۆیە ئەوانە هەموو فشار لەسەر ئەو ئینسانەوا دەکە کە ئینسان تووڕە بێ، لێبوردە نەبێ، نەرمونیان نەبێ. وەکو باشمان کرد گەورەکانمان ئەگەر وابوون یان گەورەکان ئەگەر ئەوان لێبوردەیان بەرپا کرد، وەڵڵاهی خەڵکی گچکە و خەڵکی ژێردەستەی وانش بە هەمان شێوە دەبێ. بەڵام ئێمە هیچ کاتێک نەماندیەوە بەڕاستی لە سەرکردەکانمان بەداخەوە کەوا خەڵک ببورن. بگرە خەڵکی بێتاوانیان کوشتووە، خەڵکی بێتاوانباریان تۆمەتبار کردووە، خەڵکی پاکیان بە تۆمەتێکی گەورەوە تێوەگلاندووە. چجای ئەوەی کە خەڵک عەفو بکەن، چجای ئەوەی کەوا خەڵکێک ئەگەر بێت و خوا نەخواستە هەڵەیەکی کردبێ لە سەردەمی ئیسلامەتی کە کەسێک دەگیرا لە بەندینخانە پەروەردە دەکرا، فێر دەکرا، تێدەگەیەندرا، پێدەگەیەندرا. گەورەمان یوسف عەلەیهی السەڵات وەسەلام کە منداڵێک بوو پاشان چۆ سزنەوە، لە سزن بوو بە پێغەمبەرێک، لە خەونێکەوە هاتە خەمی وڵاتێک. ئەخە بەداخەوە ئێمە چەندین خەمی وڵات و نیشتیمانمە لەسەر شانیە کە دەگیرەی یان کە ڕوبەڕووی یاسا و دادگا دەبیەوە هەزار کێشت بۆ دروست دەکەن، وا دەدێت تووشی خەون و خەیاڵ و دڵە ڕاکێ و نەخۆشە دەرونیەکان بی. لە باتی ئەوەی کەوا سزن ببێتە مەدرسەیەک بۆ پێگەیاندنی کەڵە پیاوەکان، بەڵام سزن بۆتە جێی ئینتیقام وەرگرتن و جێی هەڕەشە. بڕۆ لەو وڵاتە پێشکەوتوانەی وەکو ئەوروپا سیر بکە، ئەوەی کەوا بند کراوە لەوێ سەرقاڵە بە وەرزش، سەرقاڵە بە نووسین، سەرقاڵە بە فێربوونی هەر میهنەیە کارێکەوە دەیکا. بەڵام بەداخەوە ئێمە لەبەر لەناو بەندیخانەکانی ئێمە لەبەر تەجەسوس و لەبەر جاسوسی و سیخوڕی بەڕاستیە کەسێک ناوێت دوو قسان بکات دابنیشێ، کەواتە من الباب إلى المحراب شێوازەکەی گۆڕاوە، هەر لە ژینگە تاوەکو دەوروبەر و خۆمان گۆڕاوین. بۆیە ڕۆژانە تووڕەیی و هەروەها ڕق و تۆڵە و ئەو شتانە زیاتر دەبینرێ بەرچاو دەکەوێ لە بری ئەوەی کەوە بتوانین نەرمونیانی و لەسەرخۆی بۆ خەڵکی دابین بکەین. و ئەگەر تەمەشای دیمەنەکان دەکەی، ئەوەندەی کەوا دیمەنی خوێناوی و دیمەنی تراژی پردڕاژی دیا و دیمەنی کەوا مؤثرن بەڕاستی پیشان دەدرێ و هەتا درامایەکان هەتا ڕێکلام و ئیعلامەکانمان وای لاتوە کە خەڵک هەر بە تووڕەیی و بە پەلەپەل و بە هەڵەداوی ئیشەکان جێبەجێ دەکات. وای لێ نەهاتوە دەورەیەک بکرێتەوە، ئەو هەموو ڕێکخراوە هەیە، ئەو هەموو مؤسساتەمان هەیە، نەیان توانیوەکەوە دەورە بکەنەوە بەوەی کەوە بەو شێوازە خەڵک فێر بکەن کە خەڵک تووڕە نەبێ، خەڵک لێبوردە بێ، نەک ناتوانێت لەگەڵ هاوڵاتیەشی خۆی با مسلمانش نەبێت قەیدیە کە نەفسێکە خوا ڕێزی لێ ناوە تۆ ڕێزی لێ بگرە، نەک لەگەڵ وی پێک نایە، وەڵا لەگە برای خۆی، وەڵا لەگە خێزانی خۆی، لەسەر پرداخە ئاوێک، لەسەر چایەک، لەسەر شیوێک و لەسەر شوشەیەک لەوانەیە تەلاقێک و فیراقێک و وێران و خاپوری وڵاتێکی لێ ئەنجام کەوتوتەوە. ئەوە چ جای ئەوەی کەوە ئێمە پابەندی شەریعەت نین،
بگرە زۆر لێمان لاداوە زۆر لێ دوورین ئەوانە هەموو هۆکارن بۆی کەوا خەڵک زیاتر تۆڕەوتون بێ زیاتر تۆڕەوتەنگا بێ ئەو هەموو فشارە دەرەچی و ناوەکی وای کردووە بەداخەوە ئێمە نەتوانین پەیڕەوی دینەکەی خۆمان بکەین کەوا باسی عەفوە باسی لێبوردەیە باسی نەرمونیانیە باسی لەسەرخۆییە و ئەو لەسەرخۆیی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وای کرد کەوا خەڵک پێی بێتە ناو ئیسلامەتیەوە ئەگە مەزار هەبێ ئەو بەسەراتە دەجێڕمەوە کاتێکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناو شاری مەکەدا تازە وەحی بۆ هاتبوو بانگەشەی ئیسلامەتی خۆی دەکرد ئافرەتێک سەیری کرد لە ڕێگایە کۆڵێکی قورسی پێیە و داوا لە پێغەمبەر دەکات صلی الله علیه وسلم کەوە ئەو کۆڵەی بە کۆڵ داداتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە خوای گەورە باز دەکات بالمؤمنین ڕەئوف ڕەحیم لەگەڵ ئیمانداران بەڕەحم بووە بە سۆز بووە میهرەبان بووە لەگەڵ کافرانیش زۆر لێبوردە بووە زۆر سینە فراوان بووە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەو بارەت بۆ هەڵدەگرم نەوەک لە کۆڵتی بارکەم بۆەوە هاتووم کە باری ئێوە سووکەم پاشان کە بارەکەی بۆ بار دەکاو لە جێ خۆی دادەنێتەوە دەڵێ ئەی برای عارەب وەرە بە ئامۆژگاریەکەت بکەم ئەوش دەڵێ چییە دەڵێ پیاوێک پەیدا بۆ ناوی محەممەدە بانگەشەی پێغەمبەراتی دەکاگە گەیشتە تۆ باوەڕی پێ نەکەی ها ئاگادار بە هەڵت نەخەڵەتێنێ وتی دایکی خۆشەویستم باوەڕ دەکەی ئەگە ئەمن ئەو کەسە بم یەکسەر گوتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأنك رسول الله والله ئەگە هەو بێت و پێغەمبەری خوای یەکسەر مسلمان بوو بەهۆی ئەوەی کەوا ئێمە بەڕاستی نەوەک نەرمونیان نین بگرات جاری وهەیە بۆت نەمایی زەحمەت بۆت نەمایی کێشە بۆ خەڵک بۆ دەوروبەرمان لێبوردەیمان نییە بەڵام وڵا لەوانەیە ئینتقاممان هەبێ تووشی بوختان دەبێت جاری وایە تووشی سزایەکی جەستەیی دەبێ بەڵێ بەرهەم و کەڵک و سوودەکانی نەرمونیانی چین لە دنیا و دوا ڕۆژدا مرۆڤ چۆن بەرهەمی نەرمونیانەکەی دەچنێتەوە و دەشیبینێ وە کۆڵی ئەو بەرهەمە دەبینێ بەڵێ من لا يرحم لا يرحم ئەوە فەرمودەیەکە کە هەر کەسێک ئەگەر ڕحمی نەبێ ڕحمی پێ ناکرێ ئەو پیاوەی کەوا هاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە پێغەمبەری خوا حەسەن و حوسێن دوو منداڵی ساوا بوون لەسەر شان و پیلی پێغەمبەری خوا بوون عەلەیهی سەڵات وەسەلام ئەو پیاوە لی پرسیای پێغەمبەری خوا ئەتۆ ڕئیسی وڵات و دەوڵەتێکی و گەورەی مسلمانانی و منداڵ لەسەر شان یاری دەکا فەرمی ئەرێ وڵات سقەیدیە با ئێمە نەرمونیامی منداڵەکەمان بە خۆمانەوە بگرین فرمي والله كابرا قلت من إنني عندي عشرة من الأولاد ما قبلت أحدا منهم والله حوت كرم هي دا كرم هي يعني كذا الرواية ده فرمي تا استا تاقي شان ماز نكردوا بيغنبري خوا فرمي أو دليتي زمن سبكم لدليك كويرانية وخرابات وخوا رحمي لنا ودا هالقرتوا كواتا إنساني إيمان دار أقبيه وخوا رحمي بيبكا براسي دبي إما خو بخوي رحمان هبي يرحموا من في الأرض يرحمكم من في السماء ئەگەر ئێمە بمانێ خوا ڕحمان پێ بکات دەبێ بەخوا ناو خۆماندا ڕحم بێکتری بکەین یەکتر ببورین یەکتر عەفو بکەین یەکتر ببەخشین ئەنجا خوا دەمان بەخشێ ئەنجا وامان لە دێکەوە بەڕاستی دەبینە ئینسانێکی سوودمەند بۆ کۆمەلگا و بۆ دەوروبەر و بۆ ژینگەی خۆمان دەبینە کەسێک پێمان بگوترێ مسلمانی ڕاستەقینە ئەو مسلمانێکەوە لە شەرع مطلوبە ئەو مسلمانێکەوە سیفاتە جوانەکانی تێدا هەیە بۆیە بەداخەوە ئێمە کە لێمان دەقەومێت داوای ئەوە دەکەین کە خەڵک عەفومان کە بەڵام کە خەڵک دێتە لای ئێمە ئەو سیفەتەمان لەبیر دەچێتەوە عەفومان لەبیر دەچێتەوە کە ئەنەو هەر لە ئەو دەقەومێت لەمە ناقۆمێ بۆ نمونە ڕووداوی هاتچۆ دەبێ شەشی بەسیتە لەوانەیە لە بری ئەوەی پێی چا دەکاتەوە چەندین قسەی ناشیا و جنێویش پێ دەڵێ بۆ لەبەرەوەی ئەو ئینسانە بەڕاستی هەر لە ناخۆوە وا بووە لە ناخەوە ها پەروەردە کراوە و بەتەمای عەفو نییە بەتەمای ئەوە نییە کەوا عەفو بکە ئەگەر یەک ڕزای عەفوی خوای پەروەردیگاری هەیە وڵای دەبێت لە دنیا عەفو بکە ئەگەر یەک ئومێد دەکات خەڵک لەگەڵ نەرمونیان بێ کەما تەدین و تودان چ بکەی چ بچێنی ئەوە دەدووریەوە چ پەیڕەو بکەی بۆ خۆت لە پێش خۆتدا بەڕاستی ئەوە دێتەوە ڕێگای خۆت هەر کەسێک حەزی لێ ببەخشرێ با ئێستا خەڵک ببەخشێ هەر کەس حەزی لێیە خوا ڕحم پێ بکە با ئێستا ڕحم بە خەڵکی بکە لێبوردە بێ و لە هەر کارێک چۆن بی خوای رب العالمین ئەوها سەیری تۆ دەکا بەهۆی ئەوەی کەوا تۆ کەسێکی لێبوردەی خوای رب العالمین دەتبەخشێ أو آتك لخزمتي دابين كوعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا أو ببيع أو كواهي تيكلاوتي شان هبه تنها للرجال دروا مسلمان دبيت زياواز به مسلمان دبيت لنا وخلش وديار بك أو مسلمان بهوي إن المنيان كي بهوي لسلخوية كي بهوي أو أو إنسان هم راس جويا هم دسباكا هم كسك براسي بكلش كومالجادي خلك شيء نخوش نية خلك شيء دل نخوش و دل مردو کەلکێکی وەکو دەڵێ ئەو ئاسنە ژەنگاوی کەوا بێکەلک بۆ فرێ دراوە ئەوها نەبین وەکو دارێکی بە بەروا بین
بۆ هەم دەوروبەری خۆمان سوودمان هەبێ ئیستفادەمان هەبێ المؤمن كالغيث أينما وقع نفع ئیماندار وەکو باران وایە لە هەر جێگایەک بکەوێ سود و کەلوک و ئیستفادەی دەوروبەری خۆی دەبێ بەڵام خوا نەخواستاگەر لە ڕێگای پیرۆزی ئیسلامەتی لاماندا لە نەرمنیانی لاماندا تووشی تۆڵە و ئینتیقام و سزادان و تۆڵە وەرگرتنەوە دەبین کە بەڕاستی ئەوەش ئەجر و پاداشی ئینسان کەم دەکاتەوە لە دوا ڕۆژیشدا هەم لە دنیا هەم لە دوا ڕۆژ ئەوەی دەبەخشێ و عەفو دەکا خوای گەورە دەیبەخشێ و لە دنیاش دێتەوە سەر ڕێگای چت ساند بێ ئەو لە دووریەوەکو باسمان کرد بەڵام خوا نەخواستە کەسێک تۆڵەی ئینتیقام و ڕوحی ئینتیقامی هەبێ وەڵاهی خوای گەورە پەنامان بدەوە لەوانەیە چاوەڕوانی عەفوی خوای نەکا لەبەر ئەوەی بۆ خۆی وای لێ هاتووەکە ببێتە مای ئەوەی کە تون و تیژی بەرامبەر بکرێ یان ئەگەر کەسێک عەفو نەکەی لە دنیا لەوانەیە عەفو نەکەنەوە لەبەر ئەوەی کە ئینسانەکە بۆ خۆی لە ناخەوە کەسێکی تووڕە بووە و کەسێکی بە بوخڵ و چی نەبووە و ئەو عەفوی کە خوای رەب العالەمین دایناوە ڕەوای خۆی نەبینیوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی پیاوێک دەکات دەفەرموێ ئەو پیاوە خەڵکی بەهەشتەیە کە سەحابەکان تاقیبی دەکەن دەڵێن کاکە چت هەیە تۆ شەو نوێژێت ڕۆژی سنەتێت زەکات و سەداقەت دەڵێ وڵڵا هیچم نییە دەڵێ ئەدی باشە چ پلەیەکت هەیە پێغەمبەری خوا وا دەفەرمێ دەڵێ وەڵڵی کە ئێواران دەچمە سەر جێگا دەڵێم یا ڕەبی خوا لە ڕاهی تۆ گەردەنی هەموو موسڵمانان ئازابێ تەماشا ئەوە صاحبی سینە فراوانیە ئەوە صاحبێکی دڵی پاکە ئەوە صاحب ئەوەی لێبوردەیە خوای رب العالمین ئەو کەسان دەبەخشێ کە لە دنیادا خەڵک دەبەخشن نەوەک خوا نەخواستە بێوێت تۆڵە و ئینتیقام و سزادان و ڕوبەڕووی خەڵک بکاتەوە وەکو باسمان کرد خوای رب العالمین لە حکمی خۆی داوای کرد تەنەزول دەکات دەفەرمێ یورید الله بكم اليسر ولا يريد بكم العسر خوا دەیەوێت ئێوە بەختەوەر بن ئێوە بەهرەمەند بن نەوەک ئێوە تووشی تۆڵە و سزا و ئینتیقام و بەرنامەکەم زۆر کەمی ماوە پێم خۆشە گوێبیستی کۆتا قسە و سەرنجی جەناب بدەم لە شتێک لەسەر نەرمونیانی من نەپرسی بێ و پێویست کا جەنابێت ئاماژەی پێ بکەی بەڵێ وڵا من بەڕاستی ڕوو دەکەینە ئەوانەی کەوا دەمڕاستن گەورن چ لە ماڵەوە چ لە قوتابخانە چ لە فەرماندەیەک چ لە وەزارەتێک چ لە پاشا سەرۆکی دەوڵەت وڵاتێک ئەگەر دەیانەوێت خەڵکێکی تەندروست بێ کۆمەلگایەکی پێشکەوتوو مۆدێرن بێ بەڕاستی دەبێت لەوانەوە دەست پێ بکراوە سفتە جوانە کە سفەتی نەرمونیانیە لە خۆیاندا جێبەجێ بکەن خەڵک عەفو بکەن و ئێمەش بە هەمان شێوەکو مامۆستایانی ئاینی و جەنابتان وەکو ئیعلامی ئیسلامی الحەمدولله دەبێت زیاتر پەرە بەو سفەتە بدەن و تەمسیل و کورتە تەمسیلی وا لەسەر لێبوردەیی و بەخشین و نەرمونیانی لەسەر مسلمانان جێبەجێ بکەن کاریگەری زۆر دەبێت ئینشاءالله خوای گەورە پاداشی جەنابیش داتەوە بۆ ئەو دەرفەتە و سوپاسی تێگڕای بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دەکەین خوای گەورە پاداشت داتەوە زۆر سپاس بە بەڕێزمان مەستا عوسمانکانی کوردەیی زانای ئاینی کە ئەمڕۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی بەرنامەی باس و خواز بوویت بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی عزیزیش کە تام دەرفەتە میوانمان بینەری بەرنامەکە بوون ومێدەوارم خوای گەورە نەرمونیانی لە گفتار و کردار و هەموو بوارەکانی تری ژیانماندا ڕەنگ پێ بداتەوە بمان کاتە کەسێکی نەرمونیان بەرامبەر بە خۆمان و کۆمەڵگەکەمان تا بە یەگەیشتنەوەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان دەگەم